مووسڵ لە شارستانیەت و شوێنەوارە مێژوویەکانەوە بۆ وێرانەیەکی سیما داعشی گۆڕاوە. بە نێو مووسڵدا بگەڕێ ئاماژەیەک نابینیت پێت بڵێ ئەم شارە ڕۆژگارێک سمبوڵی بەشێک لە شارستانیەت و شوێنەوارە مێژوویەکان بووە. ئێرە بە هەموو مانایەک تاریکستانە. لەم شارە مێژوویەدا جەهالەت لە برەودایە. داعش لە 2015 مەزارەکانی تەقاندنەوە، مۆزەخانەکانی وێران کردن، پەیکەرەکانی بەتاڵانی فرۆشن و پارە حرامەکەی خواردن. بەزارگە و شوێنەوارەکان هەندێکیان مێژووی بەر لە هەزاران ساڵیان دەگێڕایەوە. چەکدارانی خلافەت لە ناوچەی نەمرود پەرستگای نابوویان خاپور کرد. مەزاری نەبی یونسیان تەقاندەوە، بێگوێدانە بەهاکانی مرۆڤایەتی و پیرۆزیەکان مەزاری نەبی شیت و نەبی دانیاڵیان لە تەخت و تاراجەوە هەڵتەکاندن. بە پاساوی بیدعە چەندین مزگەوتی نێو مووسڵیان نەهێشتن. ئەو مەزارگانەی بەشێک بوون لە مێژوو کلتوری ئاینەکانی ناوچەکە گەشتیار ڕووی تێدەکردن، هەمویان بە مەزاجی جەماعەتی خلافەت لەبین بران. خوبیەکانی ئێزیدی، حوسەینیەی شەبەک لە گوندی خەزنە و مەزاری بابە یادگاری کاکەیەکان هەموو خاپور کران. دەستی کاولکاری داعش بە هەموو قوشبنێکی مووسڵ و ناوچەکە گەیشتووە کە گوزارشی لە تەمەدون کردووە. مۆزەخانەی مووسڵیان وێران کرد، پەیکەرە دانسقە و پارچە مێژوویەکانیان فرۆشتن، پارەکەیان بۆ هەوەس بازی ئەمیرەکان برد. شوێنەواری ئاشووریەکانیان لە ناوچەی نەمرود خراپ کرد، پەیکەری گای باڵدار کە کۆنچین و دیارتین سێمبۆڵەکانی بوو لە نێوبرا. داعش بۆ سەدان ساڵ مووسڵی پاشخست، بیری تندڕەوی و تەخەلف و جەهالەتی بۆ ناوچەکە هێنا.